سڵاوتان لێبێ. ئەمڕۆ چواردەی دەی 2023 لە بەشی پێنجەمی ئەو قسەکردانەی کە مامۆستاڵکەوت بۆمان یەکە ئەچێتە خانەی بیرەوەری بێ ئەوەی پێویستیمان بۆە بێت لە هیچ جێچێکی تر لە بەشەکانی تری کە ئێمە قساکەین پێویستیمان بە پێشەکی نابێت. تەنیا ئەوەندە هەیە لە دوای ئەوەی کە مامۆستا با بڵێن لە بەشی چوارەمە باسی ئەوەی کرد کە بەڕێوەبەری کۆڕەک بوو بۆ ماوەیەکی دیاری کراوە، دوای ئەوە وازەوە ئێنا ماوەیەک ئەمەوێت لەوێەوە دەست پێ بکە. ماوەیەک بوو مامۆستا کەناڵی کولتور ئەبواە تۆ دای مەزرێنی یان چیتان کرد چیتان نەکرد. من حەزەکەم جاری ڕابردوو تۆ قسەت بۆ ئێمە کرد تقریبان شارەتت پێدا، بەڵام ئەو ئیشارەتە کافی نییە بۆ ئێمە. گرنگە بە وردەکاریەکەی ڕاست کولتور چۆن بوو، بۆچی ڕاوەستا لە داهاتووە ئەکرێ ناکرێت، چۆن داوای لێبوردنەکەمە بێ بۆ ئاماژەدانە تێرمان ناکە. دووبارە سڵاو ڕێز بۆ ئەو کەسانی کە ئێمە دەبینن، ڕێز و سڵاو هەیە، سوپاسی جەناب دەکەم. ماندووبوونێکی زۆر و ئەرکێکی زۆر سەخت بۆ جەنابەت دروستە بێ لە دوای ئەم حێوارە و هۆنینەوە و دروستکردنی ئەم بیرەوەریە کە یەکەم جارە پێم وابێ کە لە کوردستان پشتێکی وا لەگەڵ کەسێک کە ئەزمونێکی کاری زۆری بێ لە بوارەی هونەر و جەنابەت ئەزمونێکی گەورەت هەیە لە بوارەی خوێندنەوەت بۆ ڕەوتی هونەر بەگشتی لە کوردستان. دەزانم چەند شارەزای چکە بۆ خۆشت هونەرمەندی و بۆ خۆت نووسەرێکی باشی و ڕەخنەگرێکی بە ویژدانی بەڕاستی، بۆیە هەمیشە من بە ڕێزەوە دەڕوان و زۆر خۆشحاڵم دووبارە دەڵێ گەورەی خۆتانە مەمنون. من لێرە و دەست پێ دەکەم کە تەلەڤیزیۆنی کۆڕەک دوایەوەی تەسلیم بۆ بەوانێ و من ئەو ئەرکەی پێست پێدا بۆ ماوەیەک کردم و توانرا ببێتە باشترین تەلەڤیزیۆنی ئەنتەرتەینمەنت لە کوردستاندا. چی ساڵە بۆ بزەڵت کە وازە دێنە 2010 مانگی تقریبەن 9 بەرەو 11 دەچوین لەو کاتەوە من وازم لێهێنا لە 2010. بەڵێ من لە نهایەتی 2009 وەرەمگەت کاتە یەک ساڵی ڕێک بەڕێوەبەر بوو من، بەڵام توانیم لەو ساڵەدا ببێتە باشترین تەلەڤیزیۆنی کوردی. هەموو هۆتێلەکان لە کوردستان لەسەر کۆڕک بوو بۆ ڕەوتێکی گەنج، زمانی گەنج، پرۆگرام گەنج، وشەکان گەنج، خوێندنەوەی گەنج بوو بە شێوەیەکی زۆر ڕاستەوخۆ. گەنجیش حەزی بەوە دەکرد هەر یەک بێت لە کۆڕک دەورێکی هەبێ ئێسێکی بگا بخوێنرێتەوە. ئەو شتەشم خستە کردە عادەت وەکو بزنسیش بەکار هات، ماگانە پارەگەری زۆر بەکار دەهات لەوەدا. بوو بورە ئەوە زۆر وازەحە، بەڵام کولتور ئەگەر پێشەوەی بچینە کولتور حەزەکەم ئەوە ڕوون بکەیتەوە ئەگەر ئیحرازی تیانە بێ بۆ تۆ. بۆ ساڵێک تۆ بەڕێوەبەری کۆڕەک بووی. بەڵێ کۆڕەک تێڤی داوام لێکرا کە داوات لێکرا، بەڵام بۆچی وازە دێنە؟ ئایا کێشەت هەبوو؟ ئایا لەبەرچی بوو؟ چونکە خۆتە زانی ئەو فترەیە قسە و باس زۆر کرایانی بەڕاستی ئەگەر ڕوونکردنەوەی ڕاستی من خۆم داوای دەست لە کارکێشانەوەم کرد لەلایەن موسسەی کۆڕەک بە حکمی ئەوەی لە ناو کۆڕەکدا کۆمەڵێک ئیتیجاهی جیاواز هەبوو لەگەڵ ئەو ستافەی کە من بردبووم. پێشەوەی کە من بچم چەند کەسێکی بەڕێز لەوێ ئیشیان دەکرد نەدەبووم جان لەگەڵ یەک، بۆ منیش بوو بۆ سەرێشێکی زۆر بۆی داوام کرد کە بیر لە کەسانێک بکەنەوەنە ئیدارەیەکی تر کە من ناتوانم بەردەوام بم. کەواتە کێشەکە هەرەوەندە بوو، کێشەکە ئەوەندە بوو. دواتریش بەڕاستی ئەو کاتە ئەزمەی کۆڕەک خۆی کۆڕەک ئەزمەیەکی بڵێن لە ڕووی بواری دارایی و هەبوو بە سەختی قەیرانی دارایی هەبوو، بە سەختی ئێمە موچەکانمان ئەدا، ئێمە کامێرەمان بەکرێ دەهێنا بەرنامەمان پێ دەکرد، خۆمان نەبوو تەنها یەک کامێرەی لێبوو، بە یەک کامێرەش پرۆگرام ناڕوە دەزانی جەناب چوار کامێرە ئیش کات بۆ ئەوەی کە بتوانیت تۆ بەهۆی ئەوە. بەڵام من هەرچۆنی بێت تەحملی ئەوەمە کرد بەڕێوە بر، بەڵام بیر و بۆچوونی خۆم هەبوو عەقدێکی گرێبەستی پێشوەکتەشم لەگەڵ ڕۆتانە هەبوو، تەلەڤیزیۆنی ڕۆتانە، هەتا من بەرهەمی ڕۆتانەم دەهێنا لە تەلەڤیزیۆنی کۆڕەک پەخش دەکرد. بەڵێ
إذا باشا أو أنا هبوا بالتلفزيون يخون من أو استيعاب كد مثلا أو أرستي جاجها هبوا رنجا نقول جاب الله ستافي كتوي أو أرست جوازانا كشيء نقول خوش هبوا كشيء نقول يكهبوا من لاني هر لاني كان بقرته أو لاني تلعبوا ريجر برامبر ستافا كيمن أكيد بيقول منا بوخشي باسيا مش حزة ما وصلنا محمد بعد جميل مثلا منها مش أمازون بوكو كاك محمد جميل كيك الهويكا من اعتمادك يزور من السريتي خوش يسا براسي خوش يسا ونرمندش يزور وإطلاقا مبارك همود صلاتك بيدابو باش إدارة لوي دهاتن بيانان أمري فصل عن بودلك هلا تواسي أخوي من برا وبرا زوانا مش دموي بو بيوي مدير يا برا وبرا قاعد يبيع دهاتن مش دموي برا بري إدارة بانا كلام من أم يشبو أيوة لبروي ساعات نوين هاتو ثم راش الشيء بتوي تسعى إنه دوامي أوا كاك محمد كإيش تواكر زور جاران ششي بياني تاخد أبو ضروي أقول لي إنه بيتو بدوا منطقني لا منطقني إنجا أو كيش أنا زور بون راسي مش حزم كل الرئيس بابا تكلم بيني توا داوم لا برزاني إداري كوركرت وأنش بس باص ولا قلت سباسي من شاكل وبو ميجوش دلال من يك موتشا $1 لو صالة ورنقد بين مقابل من كارم كربوكورك هرچن أوان طرحيان كرد يعني كتشيم بيبون بكان وكمو تشيم ما كانوا هموش تكم رد كرد باشا من بيت يبقى يعني بو أو إدارية أو إيش إدارية وكوي كم من أوقات الأنجمن وزيران راويش كاربوم وتمو تشم هيو بيسمى بوشي كتير ما دام أو بريزانا اعتمادي لسر منك بو بربرني أو كارا دي كم بمقابل جانا تلفزيوني كلتور بيروكو ومشتكم دانا منسقش من لقل كنالا كاني وكوروتانا وعندي كنالاتي تر لو كاتدا بيروكي روداويش هات بو بيشواني وقول بو إما وكدو تلفزيون أو نهجكي جاواز منش نهجكي كلتوري بلان بداخوا من حتى للان كسكي دولة من دوا زويشي بمقابل لنا بروجيك بيدام تيجا تلفزيون كتو بيت إيرا أوشي بوتر خان كردين همو بردكارك ما كرد دروس كردين ستاف وإيشو كارو إجازة وورقتني مولاتي تلفزيون وانا مولاتي كنالك بناي خود بو بيقوم بناي كومبانيا كده بيبوت دامني كومبانيا جرين بو بناي جرين كومبانيا كان بودا جرين يعني صوص جرين بلا جرين ميديا وكم تلفزيون كده خليت أسر كومبانيا هر سيستم يكون تلفزيون وعلى كردستان ده هم وشتان من بوتاو كردو بدا خوا هندك حالة هاتا بيشوا كطرحي أو كساني كسبونسر أبون بو بنيان نلي بروغرام كان وبرمنا طرحي وين كرتا 2 صال بتوانا من دعمي من بكن من بوجي خوي لعين دا كل تود برا وبرم منش داوي لبرم كروتم نامي يشتبكن بودو صال ووازي لبنم من ناتوانم تلفزيوني لكردستان دا 4 مليون نفوس هي چند شركاتك ركلامك هیچ تلفزيوني لكردستان ببي بشجيني لعيني حزبي وحكومي نارو برقاوة هاش تلفزيوني كشكا الله من وايد بنبري وراسنيا والله تلفزيون هي باري تجاري خاوني بالشركة بشركة الركلام يخوي كانت تروى برقاوة شكان يعني معلومات أنا ما وصل زور جرينجل يعني تا ستو عمالات باز لكد نخير بس زور جاري شق سيلا سركا لما لو من داوي لبرم لو هنقاوي تلفزيون كت لو كاتدا وازم لو بيرو كي هنا مشغلتك زور يشبو من لقلوي وتشي اليوم دروس ذكر هنا من داني كأزموني شان هبوكو بيونجاف هنا من أيوب علي هنا من آلان عمر هنا من سريل زور هنا من دانيكا هنا من ميكائيل طرحي كار كلام أنا كار كبيكوا لا كاركي زور ستافكي زور جنش ككارم بودكتن هنا من داني بأزمونيش غيري طبعا هنا من ليلى فريقي وتعالى رسولش كمان دستان بكار كردبو أو توجهش هبو هنا من داني تريش هنقارن هات غيري وجه من لقوا هنا من داني عربيش كارم دكت حزب كرت فراغ كم بو موسيقاكا وازن موضوعي أو بينم هستان بكردنوي استوديويك لما علاقي خوندا حتى أوقاتنا لجيجاي ترم مرحبا كان تماركر ساندريلا استوديو ساندريلا ناو علاقي خوندا استوديو كم دروس كردو
یەکەمین بەرهەمیش کە تۆمانم کرد وەکو مێژوو خۆچی ساڵێک چ کاتێک بزەبت ساڵی ئەو هەر لە 2010 لە 2010 مانگی تقریبا مانگی 11 لە دوای وەسێنانم لە کۆڕک ستۆدیۆکەم دروست کرد یەکەمین بەرهەمیش کە تۆمانم کرد بەرهەمی الله وەکبەر بوو کە هونەرمەند میرا عەلی و توێتی و تێکستی کاک حەمەد سەعید ئیبراهیم و مامۆستا محەممەد جەمیلیش کلیپی بۆ کرد هونەرمەندان و ئازیزان لەگەڵمان بوون یەکەمین بەرهەم وەکو مێژوو وەستاین و ڕست یەکەمین بەرهەمە ستۆدی خۆمان کردەوە پێویستمان بە ستۆدیەکانی دەرەوە نەما بەسپاسەوە تەبان بە تەقدیرەوە هەتا پێشتر لەگەڵ ستۆدیۆکەی زاگوڵسمان بەکاردەهێنا دواتر کاکاوە شێخ لە ستۆدیۆکەی لە ماڵی خۆی شتێکی موقەتی دروست کرد دووسێ ئەلبوممان بەڕێکرد بەڵام دواییتر ستۆدیۆکە هاتە ماڵی خۆم دەستمان بە هەنگاوەکانی کاری تر کرد کاری هوەری ئەو ستۆدیۆی کەداتان وەک سەرەتایەک کێشەی تەکنیکی و ئامێرەکان و نا هیچ کێشەی خۆت لە من باشتر ئەزانی ینی ساڵ بە ساڵ سەرەکەی چەند ساڵێک کەمتر ینی چەند ساڵێک شتەکانە گۆڕێ ئامێرەکە تەکنۆلۆژیا وایە بەڵێ شێوەیە کاکاوە شێخ ئیشرافی لەسەر ئەو ئیشە کرد زۆر بە ئاسانکاری ستۆدیۆکە دانرا بەڵام بەر لە هەنگاوی ستۆدیۆکە من وەکو ئاماژەم پێدا لەگەڵ هونەرمەند ئالان عومەر ئێمە دەستمان کرد بوو بە ئەلبومێک پێشەوەی سەفەر کاجەنابیان بەر لە ستۆدیۆکە 8 تراک بۆ ئاخات و ئالانم ئەنجامدا ئەلبومێک لە تێکسی کاک دکتۆر ئاراز عەبدولکەریم و کاک حەمەد سەعید حەسەن و کاک حەمەد سەعید ئیبراهیم و دیسان کاک ڕەنج سەنگاوی و کاک شێرکۆ بێکەس و پێم وابێ خاتوو مەهابەت قەنەداغی و چەند بەڕێزێکی کە سەرجەم ئەلبومەکە ئاوازی من بوو دابەشکردنی 3 دانەیان لەلایەن کاک هێمن حەسەنی خۆشەویست بوو 3 دانشیان لەلایەن یەحیا مۆجی بوو لە مەسەر 2 دانشیان لەلایەن کاک گۆران کاملی هاوڕێی خۆشەویستم دەستمان کرد بە قۆناغێک کە کارکرد پێکەوە ئەوانە لە ئەو ئەلبومەی ئالان بەناوی چی بوو بەناوی پەنجەرەکەم ئەو گۆرانیانە ئەو تڕاکانە هەمووی لە ستۆدیۆکەی خۆت نا ئەمەیان ئالان دیسان هێشتا باسی پێش ئەڵڵا وەکبەرەکەکەم پێش ئەو هەنگاوەیە حەزم کرد ئاماژە بم لەو کاتەی کۆڕک و ئەو مەشغوڵیەتە من دووسێ ئەلبومی ترمی تاج کرد حەزەکەم باسی بکەمەگە ڕێگا هەبێ ئەلبومی خاتوو ئالان عومەر بوو کە لە 8 تراک پێک هاتبوو دواتر هونەرمەند ناسلی هاتە مەیدانەوە وەچێکی جوان خەڵکی شاری هەولێر یەکەم هونەرمەندی ئافرەتی هەولێر بوو کە بەکاری بۆ بکەم ئەلبومی بلاک ئەند وایتمان بۆ کرد کە لە 10 تراک ئەند وایت ینی ڕەش و سپی من ضمنی دەگۆرانی و سەرکەوتنێکی ئیجگار گەورەی بەدەستهێنا یاڵم ئیجگار گەورە بۆ لە یوتیوب ڕیکۆردی لەسەر مێژووی هەموو هونەرمەندەکان زیاتر بەدەستهێنا یەک کلیپی کرد بە ناوی گۆرانێکی بۆ کرد بە ناوی کوڕە هەولێری کە لە تێکستی خۆم بوو ئاوازی خۆم بوو بۆ یەکەمین کاری کوردی بوو کە بچێتە 79 ملیۆن بینەر لە مودەی چەند مانگێکدا زۆر و قسەی زۆر لەسەر کرا گۆران مەلاکان قسەیان لەسەر کرد بە ڕێزەکان هەندێک میسالەن هەولێر قەڵای تێدایە مزگەوتی تێدا هەموو شتێکی تێدا لە بەشێکدا کە گۆران لە بەشێک مزگەوتێکی پیرۆز دەرچوو بوو ڕەخنیان هەبوو لەسەر ئەوە کە بۆ ئەو دەرچوو طبعا تۆ سروشتی هەولێر پێشاندە هەموو شتێکی تێدایە بەڵام ئەوەش بۆ چوونە من ڕێزم لێگرت کلیپەکەمان وەستان مونتاژمان کردەوە مونتاژی دۆماندا بەزان و تەلەڤیزیۆنەکان لە هەمان کاتدا هونەرمەندێکی نوێ لەدایک بوو بە ناوی نیلیسا خەڵکی شاری سلێمانی بوو لە لەندەن گەڕابەوە ئەویش سلێمانی بەڵام لە لەندەن دەژیا ئەلبومێکمان بۆ کرد ستایلێکی ڕۆمانسی هەبوو ستایلێکی ئارامی بۆ خاتونێکی زۆر بەڕێز بوو کە ئێستا کۆچی دوای کردووە بەداخەوە پێش 5 ساڵەوە پێشە خاتونان تۆچی دوایی کرد لە دووکان هەرەوە ئەلبومەشی هەبوو هەرەوە ئەلبومەی هەبوو زۆر سەرکەوتنیشی بەدەستێنا ئەلبومەکەی وەڵی مامۆستا من پێم خۆشە مادام وایە بابینە سەر نیلیسا بەڵێ بینە سەر نیلیسا چۆن ناسیت بەڵێ چۆن ئیشت بۆ کرد بە وردەکاریەوە باسی و کەی کۆچی دوای کرد و بەچی کۆچی دوای کرد بە وردەکاری ڕۆژێک لە کۆڕک دانیشتم هێشتا لە داوامی کۆڕک بووم بۆیە مەرحەلە میستم باسی کەم بەستە باز نەدەین بەسەریدا دواتر سەر ستۆدیۆکە و یەکەمین تۆمار و کارەکانی دواتر
لە گۆڕکدانیشت بووم ئەو خاتونە بەڕێزە لە ڕێی بەڕێزێکەوە پەیوەندی کرد کاکمیرانی ناو بوو هاگوتی ئێمە ناسیایەکەم لە لەندەن هاتۆ حەزەکە ببینیەوە موعیدم بۆ داناو هات و بینیم خاتونێکی زۆر بەڕێز دەستمان بە یەکەمی شکلشی جوان بوو بەڕێز و بەڵێ گۆرانی یەکەم قسەمان کرد لەسەر ئەو گۆرانی یەکەمم بۆ دروست کرد دیار بۆ پێشتر چەندین جا پەیوەندی بە هونەرمەندی لاشەوە کردبوو کە دەبێ موعیدەکەم لای مامۆستا بێت دواتر هات و بینیم و خاتونێکی بەڕێز کاری یەکەممان بۆ کرد لە تەکسی کاخمە سعید ئیبراهیم بوو بۆشمان کلیپ کرد و استقبالێکی پاشی بەڵێدەنا کە دوای کارەکە هەستم کرد گۆرانەکە چی بوو چیت پێوتم چیت پێوتم کلیپەکەی بڵاو بۆتەوە کلیپەکەی بڵاو بۆ بینیم ستایلێکی ڕۆمانسیە گەنج حەزی لە گۆڕانکاریە استقبالێکی باشی لێ هەبوو کارەکانی ترمان بۆ کرد لە تەکستی کاک ئەدیب چەلکی لۆ میڤانۆ دواتر یەک دوو کاری کە کاک بەرهەم عەلی مامۆستا شێرکۆبێکەس و مامۆستا شێرکۆبێکەس یەکێک لەوانە بوو کە خۆی حەزی کردوتێ ئافرەتێکی ڕۆمانسی جوانە دەنگی متەواضعە بەس پێم خۆشە تێکستێکی بکەی بۆ خاتونە بە گۆرانی بەڵێ جا من داستانی مامۆستا شێرکۆبێکی بیژەرموانێ هەر لەو فترە زەمەنیە تێکسێکی ئەویش بوو چەند تێکسێکی خۆشم بوو لەوەرە ئەو ستایلە مۆدرنانە هەندێک لە گۆرانەکان دەبووای خۆم بینوسم ئەلبومەکەی گۆرانێکیشی بە ئینگلیزی و کوردی بوو بە ناوی I love you ئەو زمانانە پێویستێکە لەگەڵ گەنج ئاشناکەی ئەلبومەکە سەرکەوتنێکی بەدەستهێنا و دواتر بوو نۆتراک بوو دواتر بەداخەوە من بەر لە کۆچی دوایی بکە بە مانگێک هات سەردانی کەدەم لە هەولێر پرۆژە و بیرۆکەی گۆرانێکی ترمان دروست کرد کە دەست بە هەنگاوی دووەمی بکە بیستم کە لە دوکان کۆچی دوایی کردەوە بەداخەوە بەس ئەو مانجێک بەردەوەی کۆچی دوایی بکاتەوە لە ڕووی تەندروستی بوو نەخێر هیچ مشکلەی دوای مانجێک بەچی ئەمریخوای ئەوەی کە بیستم لە ناو دوکان لە ئاو داخنکا بوو بەڵێ دوکان لێر بەداخەوە خاتونێکی زۆر بەڕێز و ڕێز و حرمەتم بۆ هەیە هەمیشە بنەماڵەیەکی زۆر بەڕێز دایکێکی زۆر بەڕێزی هەبوو بەڵام کۆچی دوایی کردو پرۆسی ئەو سڵاو بە ڕۆحی ژیانە بێگومان دواتر خاتونێکی تازە هاتە پێشەوە ئەویش کریستاڵ خەڵکی شاری سلێمانی خۆی ئەکتەر بوو بە ناوی کانی ئەلبومێکم بۆ ئەویش کرد کە دیسان شاعری مامۆستا حەمە سعید حەسەن و مامۆستا حەمە سعید ئیبراهیم و لە دوای نیلیسا ئەو جا کریستاڵ بەڵێ بزەڵە دوا بوو تاریخەکان ئەلبومەکەی ئەویش بڵاو بۆوانێ ئەنجا دێم باسی کریستالم بۆ بکە بەڵێ خاتونێکی خوێن شیرین ناویکانی بوو کاری درامای دەکرد ناوی ڕاستەقینەیەکانی بەڵێ ئەو ناومان بۆ گۆڕی خۆی ئەکتەر بوو پێشتر ئەکتەر بوو بەڵێ ئەکتەرێکی باشیش بوو گۆرانەکانمان بۆ کرد وەکو باسم کرد خۆیان داوای کرد کە بەڵێ خۆی داوای کرد و لەو کاتەدا لە سلێمانیەوە پەیوەندی کرد لە سلێمانی بینیمان لەگەڵ هەردوو هونەرمەند دەشنێ و لۆکە زاهیر بینیمان و خات و دەشتێکێک بوو لەوانی کە پێخۆش بوو کەسانی ناو کوردستانیش بێنە پێشەوە بۆ هەنگاوی گۆرانی مامۆستا تۆ هەست ناکەی ببورەتخوا بە شتەکانی خۆت لەبیر نەچێت تۆ هەست ناکەی کە هونەرمەندان دیان مەسا ڕۆت لەکەن بۆ ئیشیان بۆ بکەیتوانە هەندێک جار ناکەویتە ژێر ئیحراجی جۆرێک لە مەسەلەن تۆ پێت وایە دەنجی حەزەکەم باسی دەنجی کردستان بە قەنەعەتی ئێستای خۆت وەک دەنگ دەزانی چۆنە من شانس بۆ هەموو کەسێک دەبینم لە هونەردا وای من وایە شەرت نییە هەموو کەسێک کەلسوم بێ متەکامل بێ یان با بڵێن مامۆستا حەسەن زیرەک بێت بۆ نمونە ئەلەوانەش تەزەوقی مرۆڤەکان فەرقەکە بۆ نمونە من دەزانم کەلسوم باشترین گۆرانیگەشی تاریخی عەرەبە
ولكن أجل من ببرسي تو نجات صغيرة بيخش ريام كلثوم دلهم نجات صغيرة زانا أكيد تسرزو بس اعترافيش بودا كم وكو باكيج أو جورتنا أو هي لبواري هنري خوش ماندا هر كسي شاني تاقي كرنو كسايتي خويتي لبواري هنر وكوتن أماجب بدا لا ناو ولاطانيش دا سيستم هي لسر دنگا كان باشا كان باشتر درجة إقاماتي كتيكي خوين شيريني دل باك بوهات دنگي خوي تاقي كدو قراني كي بو منالان ود خلقا كان زورت بالتصورة كي كلي كان دايا وبداخوا يعني وشي بكاريناني منال زور قرنقا وش بەڵێ وەیش لە ئازارێکی بچووکە کە لە زۆر گۆرانی فیلمی مصرەکان هەیە لە ئێرانەکان هەیە بەکاری دێنن ینی ناکرێت بکرێتەوەی کە بۆ ئەمە لە کوردی نەبێ وەنیە دواتر ئەلبومەکەی کرا و تا حدێک لایەنگری خۆشی هەبوو تا حد ئەندازەیەک لایەنگری خۆی هەبوو بەڵام ئەتوانم بڵێم تۆ بۆ ڕازی بووی بەو جەماوەری ئەوەی بوو بێ والله من خوا مجاملەی مەکە نا مجاملە ناکەم ئەزانم من بەڵام شانس بۆ هەموو کەسێک دادەنێم شخصێک کە من ڕخنەگرنی ئاگال لێ بێ هەمیشە ڕخنەگر نەبوو دایما شانس ئەدەم ینی حەزێکی هەیە تەنگ تاقیکەتۆ جمهورەکەی ئەو کاتە بڕیاردەرە بێ بۆ ئەو کە بەردەوام بێ کار نەکە لە ئێستا دەکە 2023 سڵاوم بۆی هەیە گەڕاوەتەوە دەوێت ئیش بکە دیسان شانسی ئەوە دەبێ هەبێت نابێت و ئومێد لە کەسێک ببڕی کە بڵێ گۆرانی مەڵەیە و تو تێنمێڵێ من تەنیا مەبەستم جۆری دەنجێتی تێ دەکەم منیش ناڵم بەڵم ئەڵم ئەو شەڵ سەبا بۆ هەموو کەسێک هەبێ ئێمەش کوردین لەمیلەتانی تر کەمتر نین لە ناو وڵاتانی کە زۆر هونەرمەند هەیە دەنگێکی مەتەواضع هەنێ و جمهوری خۆشی هەیە و بەردەوامیشە ئەگەر بمبوری هەیفاوابی ینی هەیفاوەبی ناسی عەزم شتێک لە هەیفا باشترە باسکان مشعلانی دەرەجێ لە ناسی بڕێ بۆ من کەمترە ئەوەش لە ناو کورد هەرەبێ هەبێ ئێمەش میلەتێکین دەنگ خۆشمان هەیە دەتوانین بڵێن ئێمە خاوەنی بەڕاستی دەڵێن خاوەنی لەیلا فەریقین خاوەنی مەرزێ فەریقین خاوەنی تارە ڕەسوڵین خاوەنی باخانین وەنیە خاوەنی چۆبی فەتاحین جوانە زۆر ئەوانەی تریشمان هەبێ وەڵامەکەت مقنعە بەس ئەلبومەکەی بە ناوی چی بوو بگورە ئەلبومەکەی بە ناوی چاوەڕێ بووم پێم وایە کاکەمە سەعید حەسەن بوو چەند تراک بوو ئەلبومی کریساڵش دەتراک بوو ئەو شاعیرەکانم باس کرد ئەنجا یەکێک لەوەی کە بۆ نمونە کەسێکی خەڵک زۆر معجیبی دەبێ کاکاوە شێخ یەکێک لەو شەخصانەی کە شارەزاییەکی زۆری لە موسیقا هەیە و ئەزمموی لە پێش بێشەوە هەیە ئەو زۆر لە ستایل و دەنگی کریستال ڕازی بوو یەکێ لە مشجعەکانی من کە ئەلبوم کەم بۆ کریستال لە دوای گۆرانی یەکەم کاکاوە شێخ بوو وتی ئەم جۆرە گرنگە ئەمژووە ئەشیلن ینی کاکاوەتی من پێم باشە ئەم کچە لەو ستایلە دەنگێکی سادە بەسیتێ بەس پێویستی بە خبرە و پرۆڤەکردنە دەبێ ئەو نوعا هەبێ و ئەکتەرە چکم ئەیوت جیاوازیەک هەیە لە بینی کریستال و ئەوانی تر نوێیەکان بەغەیری باخان ئەیوت حس بە کەلیمەکە وەکو نواندن دەکات و تێمە خاڵێکی زۆر باشە بەس خەڵک تێی ناگایەکسەر ئەمە ڕێکا کاوە بوو ئەوی کە ئەداکە لە کەلیمەکان ئەجێنێ باز لە خۆشی و ناخۆشی دەنگەکە ناکە ئەجێنێوت ئەو ئەدای زۆر گرنگە بەس لە ئەدا گرنگە ئەوە ئەیوت ئەوەیەکێک لە خاصێتەکانی ئەو کاکاوە زۆر ڕازی بوو لە دەنگی کریستال زۆری پێخۆش بوو ئەلبومەکەی کریستال کەوتە 2011 بالضبط کەوتە لە کۆتایی 2010 بیدایەتی 11 چونکە تۆزێ تەخیر بوو بە جەنابی بڵێن کاک دەرباز یونس هەستا بە بڵاوکردن ئەلبومەکە ڕێک لە کاتی ئەلبومی ئەڵڵاه وەکبەر و ئەو دادوو کاتێکدا بوو کە خەریکی ئەلبومی ئەڵڵاه وەکبەر بووم لە بینی هەردوو هونەرمەند میرا عەلی و لۆکە زاهیر پێش ئەو وەختە و ئەلبومە بڵاو بوو دێمە سەر ئەوەی کە لە ستۆدیۆکە لە دوای لە دوای ئەلبومی تاوابوونی ئەلبومی وەکو باسم کرد خاتو ئالان عومەر و نیلیسا و ناسلی ئەلبومی یەکەم و کریستال دەرەوەی ئەو سۆدیەوە بەڵێ
یەکەمین پرۆژێک کە دەست پێکرا گۆرانی بڵێن ئەلبومی ئەڵڵاهو ئەکبەر بوو کە لە حەوت تراک پێک هاتبوو، 3 تراکی لەلایەن میرە عەلی وترا، 3 تراکی لایەن لۆکە زاهیرەوە وترا، 1 تراکیشی لای کاکوونەرەوە وترا. ئەلبومەکە هەمەڕەنگ بوو، 7 تراک بوو، بەڵام سەرکەوتنێکی بێوچانی بەدەستهێنا، یعنی دە بەراوبەری قاڵبی ئەلبومەکانی تر. سەبەب چی بوو؟ لەوەی ئەو ئەلبومەوە BBC هات مقابلی لە ماڵەکەی خۆم لەگەڵ من و لۆکە کرد لە ئەوە. CNN کە بە زەحمەت باسی بەڵێ بابەتی کوردی کردێت و هەواڵ لێ دروستکە نەیکردووە. من هێشتا نەمبینێەوە بە غەیری ئەو بابەتەی من کە هات حیواری لەگەڵ من کرد لەسەر ئەوەی کە کەسێکی زۆر مۆدێرن، موسیقای مۆدێرنەکات دێت کارێکی سنەتی و ئەڵڵاهو ئەکبەر و ستایلێکی ئیسلامی. ئەم گۆڕانکاریە بۆ BBC و CNN کارێکی شۆک بوو، بۆیە هاتن. من زمانی ئینگلیزیەکەم باش نییە زۆر، متەرجمێکی تایبەتیان هێنا، پارەیەکیان پێدا کە قسەکردنەکانی من وەقتیان بۆ دانم چکمەوەی CNN لایڤ بوو لە ناو لایفەوە کە من قسە بکەم، حتا تۆزێک کێشەی تەکنیکی دروست بوو لە دەنگدانەوەی ئەوە، بۆیە هەموو شتەکان خۆی باز دەکەم. ئەو پرسیارانەی کە CNN لە منیە کرد، چۆنە تۆ کەسێکی وا مۆدێرن و خوێندەوار لە ئەڵمانی و ئەوە و گەنجی زۆرە دروست کرد و گۆرانەکانیان زۆر مۆدێرن و دەیتە سەر هەمان کەسایەتی گۆرانی ئاینیان پێڵێ، دواتر ئەگەڕێنەوە بۆ گۆرانی عەشق و خۆشەویستی و پرسیاری خەڵکیش بوو، پرسیاری خەڵکە، پرسیاری زۆر کەسی ترە. بەڵام ستایلێکی تازە بوو لە ناو کوردستان. مثلا لە مەسەر ئەم شتە ئاساییە، شادیە تو بخۆت دەیناسی، گۆرانی فلیمی عەشقانی کردو، گۆرانی لە ڕەمەزاندا وتووە بە هەمان شێوە. مثلا سەید مەکاوی ملحنێکی زۆر گەورەیە، لەحنی دانا و گۆرانی ئەسما الله حوسناشی دروست کردووە. بڕاستی مامۆستا من حەزەکەم ئەوە بڵێم، تۆ لەوانەیە ناڵێم بەخت نا، ڕەنگە هەندێک حاڵەت هەبێ کە ڕەنگە لە دواییە، لە دوای هەموو بیرەوەریەکان ڕەنگە لە دواییە لە بەشێکی ترە من و تۆ حیوارێکی تر بکەین، ڕەبتی بکەین لەگەڵ ئەمەیە، ئەو کاتە باسی ئەوە بکەین. من پێم وایە ئەوە زۆر طبیعیە، تۆ شتی مۆدێرنەکەی، شت لەسەر سۆزداریەکەی و شتی ئاینیشەکەی، شتی نیشتیمانیەکەی، ئەمانە هەمووی ڕاستە. لەبەرەوەی دەیان هونەرمەندی ترمانەیە لە لای خۆمان، با بڵێن بە کوردی خۆمان بڵێن ئەخۆنەوە و سەرخۆشیش ئەبن، بەڵام لە تەلەڤیزیۆنیش گۆرانی ئاینیشیان کرد و کەسیش قسەی نەکردووە، بەڵام قسە لەسەر تۆ قسەکردنەکە هەڵکەوتایە قسە کرێ. بەڵام من نەدەخۆمەوە، نەجگەرە دەکێشم، نە لێرگەلە دەکێشم و بەڕاستیش متەزیمم ئاینیە لە منداڵیمەوە. ئەو کەسی کە من دەناسێت لە منداڵی و من دەناسێت، من بەبیرم نایە کە نوێژ دەکەم، هەر بەردەوام بوو تا ئەم لەحزەیە کە لەگەڵ بەڕێستا دانیشتوم، ئینسانێکی ملتەزیم لێنیە، ڕۆژ و ساڵانە دەگرم، 8 جار ماڵی خوای گەورە بینیەوە ئەمرم کردووە. زۆر حەزی بەکە جارێ لەگەڵ نابێت ئیشی منیە، ئیشی خۆتانە. اینجا دەچم و کەسێکم کاری هونەری دەکەم، کەس شتێکی لە من نەبینیەوە کە زۆر قسە دەکرێت زۆر جار لەسەر من، بەڵام بە معنایەوە نییە کە تۆ لەگەڵ ئافرەت کارت کرد، لەگەڵ ئەوت کرد ئەبێ کەسێکی بێدین بیوانە. هیچ وڵاتێک ئەو شتە نییە بەڕاستی لە لای ئێمەوەیە. بێمەوە سەر ئەلبومەکە ئەڵڵاهو ئەکبەر تێکستی کاک محەممەد سەعید ئیبراهیم بوو، ئەسما الله حوسنا وازەحەکە خۆی کەلیماتەکان هەیە و گۆرانی ڕەمەزانیش تێکستی کاک محمود سەنگەسەری بوو، گۆرانی دیسان بڵێن محەممەد صلی الله علیه وسلم ئەوە کە هوڵەمەند لۆکە زاهیر وتی بڵێن دوو تراکیکە کاک محمود سەنگەسەری نووسی بووی، مەولودەکە کە گۆرانی سەرەکی بوو،
لەگەڵ گۆرانیەک لەسەر خودای گەورە کە کاکە هونەر وتبووی ئەلبومەکە بەنای الله ئەکبەر ئەلبومەکە زۆری چاپ لێکرا و زۆریش نسخەی دومی لێ چاپکرا لە بازار ڕاستی بەڵام ئەلبومێک بوو شۆکی دروست کرده بوو لە مزگەوتەکان قسەی لەسەر دەکرا لە ڕۆشنبیرەکان قسەی لەسەر دەکرا لە خەڵکێکی زۆر یعنی ڕۆژانە مقابلە دەکرام خۆش دەزانێت ڕۆژنامە زۆر بۆ کاتە ئەو ڕۆژنامە جەڕەسی لوبنانی لەسەری نووسید کە کار گەشتە سەر میدیاکانی دەرەوەوانە شتێکی زۆر گەورە دروست بوو چاکە بیشەڵڵا سەرکەوتنەکە سەرکەوتێکی زۆر باش بوو لە هەمان کاتیشدا من پێش بڵاوکردنەوەی ئەلبومەکە گۆرانی چیچی هونەرمەند لۆکە زاهیر کە بە زمانی فارسی دیسانەوەش قەبزەیەکی زۆر گەورە بوو سلامەتی ئینشەڵڵا نا ئاسایی ترکۆکەیە دێتە جیراوە قەبزەیەکی زۆر گەورە بوو گۆرانی چیچیش لە ناو ئێران و لە کوردستان و لە دەرەوە زۆر تەقیەوە لە هەمان کاتدا بە ستایلێکی وا بە ستایلێکی ئەو ئەلبومە مارکێتی کارەکان زۆر چوونە سەرەوە و پێشوازیش لە هونەرمەندەکان لە ڕووی کەسەهایدەکان و زیاتر کرا لە هەردوو هونەرمەند ڕاستی وەکو کەسی ئاساسی ئەو دوانە بازارێکی تر بۆ من کراوە لە تورکیا داوات کرام لەسەر ئەو گۆرانیانە تا ئەوەی کە گەشت تا ئەوەی مهرەجانی کە 4 ساڵجارێک دەکرێت ئەوە ئەستەمبول دەکرێت قبولی ئەسماء الله حوسنەیان تێدا کرد بەڕاستیەکێک لە شاکارەکانی ژیانمە بۆ خۆم ینی گرنگ بوو لە تۆپ دە باشترین کاری ژیانم ئەگەر یەکێکیان هەڵبژێرمەکە چۆن سرودی پێشمانکەەوە بارزانانی هەڵبژێرە ئەسماء الله حوسناشێکی کە لەو کارانە چونکە بەرزترین خەڵاتم لەسەری مادوویەکی چونکە زەحمەتە شاعر نییە تۆ ناوانەوە تۆ ناوڕێک بخێت بیکەیتە سرودی گۆرانیەک بەڕاستی دەنگەکەش میراژەکەش بەڕاستی زۆر هەموو دەنجێک دەرەکەتی ئەو شتە ئەو گۆرانیە ئەو کارە هەر دەنگێک نییە لێرە میرا توانێت بەڕاستی تۆ ئەو ناسنامەی کردی کرد بە زەحمەترین یەکێک لە زەحمەترین کارەکانی وت بە شایەدی ئەوەی کە پێش من سەید مەکاوی خاوەنی باشترین ئاوازی ئەسماء الله حوسنا بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مهرەجانی ئۆر ئەستەمبول ئیشەکەی من بوو بە یەکەم بە 93.6 فستیڤالەکە ناوی چی بوو ئۆوەر ئەستەمبول ڕادیۆیەکە سازیەکان بەڵام سەرۆکی ئەو وڵاتە و لە 5,000 کەسێک لە قاعەیەکدا دەبێت هەڵبژاردننی خەڵاتی باشترین ئاوازاناری ڕۆژهەڵاتی ناوڕاستم وەرکرد بە منطقەی عەرەبیشەوە ساڵی مامۆستا 2012 خۆی من ئینتاجەکە باسی 2010 کەم بەس درێژی پرۆژەکەت بۆ باس دەکەم کاردانەوەکەی دوایتر دەچمەوە سەر هەنگاوەکانی تر میراژ وەکو ئەڤڵ مطرب لەوێ هەڵبژێرە خەڵاتیگەر خەڵاتێکی باشی وەرکرد و کاتە $50,000 پارێکی باش مساقی زۆر سپاس دەکەم ئەو خەڵاتە بۆ من هەمیشە مێژوویکی گەورەی لە بیری ناکەم بۆ من خۆشە کوردێک بەبێ وڵات و بەشداری مراسیمێک بکەیت وای لێ هات ماوەستا ببوورە بە تایبەتی ناوە جوانەکانی خوا پەیوەندی بە هیچ جێچێک لە زمانەکانەوە نییە یعنی تورکیش بیڵە هەرە وەکو خۆیە بێ بێڵە ئەگەر فەڕەنسیەکیش بیڵە هەر بەس ینی بۆیە هەمووی دەنگەکانەکان ینی هیچ کەسێک ناتوانێت ڕەخمەی ئەوە بگرێ ئەمە کوردیە ئەمە عەرەبیە ئەمە چییە ئەمە چینیە مهم ئەوە مستحقی خۆتانە لە سەشەیەک هەڵا نەبێت لێرە من سوپاسی بێگومان کەسێک دەکەم جەنابیش دەیناسی کاک کوردۆ شابان کوردۆ شابان کە لەوەی کە لە تۆماری ئەو بەرهەمە لەگەڵمان دانیشت بوو ئەو مشرف بەسەر بەڕاستی شارەزاشە بۆنی باوکەوە زۆر شارەزایە من کە ئەو بەرهەمەم کرد لەگەڵ ئەزهەریش دانیشتم جامعای ئەزهەر زۆر پەسەندیان کرد ئەو ئیشە زۆر بەڵێ زۆریان بەدڵ بوو پێش ئەوەی داخلی فستیڤالەکە بێ بەڵێوام کرد
زیرەکی زۆر بکەن باش. بۆ ئەوشتانە زیرەکە والله ناناتۆ غەرز خۆ زیرەکی دوانە علاقاتی زۆر گرنگە چوو متمەنیشێکی وام کردو مێرەجان تورکیا تۆزێک زەحمەتە بەنسەد من لە مەسەر چەندین جار خەڵاتە وەرگرتو ڕێستان لە من گرتووە بەڵام ئیشێکی ئاینی وام کردووە لە ڕێی بەڕێزێکەوە من گەشتمە کەسێکی ئەوێ لە جامعە ئەزهەر کە ئیشێکی وام هەیە ئایا تا چەند ئێوە حەق بەم ئیشەی منەدەن و بێتان پەسەندە داخلی مێرەجانەکە بم حەز ناکەم بچمە مێرەجانێکەوە کە نەتوانم سەرکەوتن بەدەست بێنم نقصانیەکەم و کورتیەک لە ئیشەکەم زمانەوانی ئەو شتە ڕاستی ملاحەزەیان لەسەر سێ لە وشەکان هەبوو هاتینەوە لەگەڵ کاکردۆ تۆمارمان کرد چکم لە نوسخەی یەکەمی لە ئەلبوم کە بڵاو کراوەتەوانێ سێ لە وشەکان مشکلی تێدا هەیە کاکردۆمانێنە لە ئەوڵەوە تۆمارمان کردەوە کە 100% مەزبوط بێ کە تۆمارم کرد پاش هەفتەیەک دیسان سەفەری مسرم کردوانێ ئەوە بوو زۆر لەلایەن بەسەند بۆ ئۆجارە بێ هەڵەیە بڕۆ مێرەجانەکە ئەگەر نا ینی گرنگەوێت تۆ بەبێ ڕخنە لەیتە دەرەوە لە ڕووی زمانەوانی لە ڕووی لەحنیشەوە حەقی باشترینی هەیە ئەوانە بە من وت کە زۆر خۆشە و دەنگی میراشیان زۆر لا بەسەند کە چوومە مێرەجانەکە من لە سەفەر بووم ئەو ئیشەکەم تەقدیم کردبوو لە لوبنان بووم دوای دێمە سەر ئەو کارێکی لەگەڵ کێ بووم لەگەڵ هونەرمەندێکی گەورەی عەرەب خەریکی کار بووین ئیمێلێکم بۆ هات کە ئیشەکەی من چۆتە تۆپ 5 کۆتایی بەرنامەکە کە سەفەری تورکیام کرد لەوێ خۆشبەختانە لە مێرەجانەکە خەڵاتی یەکەم و وەرگرت بە ئیمتیاز کە لە ئیشەکەی سەید مەکاوی بارزتر حسابکرا شایانی زۆر سپاس دەکەم مەمنون ئەو ئیشەش دایمە مێژوویەکی ڕەنگینە لەلام زۆریشم خۆش دەوێت هەمیشەش شانازی پێوە دەکەم ڕاستی کە لە تەڕحی گۆرانی دینی باز بکرێت ئەو ئیشە باز دەکەم ئارمی فستیڤالەکەت ماوە ئەم جارەکە هاتی تۆ پێشاتە نا ئەوە بۆ داهاتوو ئەگەر چوینە ناو پرۆژەی کتێبەوە ڕستەکان وێنەکانمان هەموو خەڵاتەکانمان پێویستە بەڕاستی ئەنجا بۆیە بە کۆتایی من بابەتە دێنن لەم هەڵقەیە تورکیا ئەو مؤسسەی هەستا بە چاپکردنەوەی گۆرانەکانم لە تورکیا وەکو مۆزیک داوایان کرد 50 گۆرانی تریش خۆم لەسەر هەڵبژاردەی خۆم وەکو مۆزیک بڵاویان کردەوە و فەژەنی لێ درایەوانێ یەکێک لەو گۆرانیانە کە ئێستا هونەرمەندێکی نوێ و توێتێوانێ دواتر باسی دەکەم پێشتر لەو تۆماری ئەو گۆرانیانە بۆ کە تۆمار کرابەوانێ بە نوسخەیەکی تر ئەو گۆرانیانەی خۆت بووم بەڵێ گۆرانەکانی لەناو هەموو مۆقعی عەرەبیەکانیش کە و بەڕووداویشەوە کە بڵاو کراوەوە ئاماژە بۆ کراوە تورکیا هەڵدەسێ بە 50 گۆرانی من چاپ دەکاتەوە وەکو مۆزیک بەبێ دەنگ بڵاوی دەکاتەوە لەگەڵ کللتوری مۆسیقای ڕۆژهەڵاتی زۆرە بەس مۆسیقاکەی بەڵێ بەس مۆسیقاکە لێیان دابوانێ و بڵاویان کردوانێ تورکیا کللتوریی هەیە ساڵانە مۆزیک تۆمار دەکەن بە ئیجازە لە ئاوازانەرەکە وەکو کارێک لە مەناخی ئەوان دائیشی کرد و تۆمار کرابێ لە فستیڤالەکاندا لە ژینگەی ئەوان هەڵ دەبژێرن وەکو مۆزیک بڵاوی دەکەنەوانێ بۆ وڵاتانی دەنێرن ئەمە چۆن نیە من تەفاسیلەکەی زۆر نازانم بەڵام دیسان بۆ ئەوش من پارێکی باشم بۆ هات وەکو خەڵات وەکو حەقی چاپکردنەوەی ئەو کارانە شایانن بەڕاستی پێشوازێکی باش کرا هاتە سەر ئەوەی کە ناسلی دیسان لەگەڵ ئەو سەفەرە ئەوێم هەڵبژێردرا بۆ دەوری حەریم سوڵتان لە موسەسەری حەریم سوڵتان بەداخەوە شانس ڕێگای نەداکە و خاتونە بەشداری کە کامیان ناسلیان بینی لە کاتێکی لەگەڵ میرا گۆرانێکی هاوبەشی هەبوو کاتێک ئەویستیان گۆرانەکانی من چاپکەن و دیداری ئەو کچە و ڕوخساریان بینی پێشنیاریان کرد بۆی کە بۆ حەریم سوڵتان لە حەڵقەی داهاتوو بە تەفاسیلەتوان باس کرد وەڵایەوە گرنگە و تاوا دەست خۆش بێت لێرەدام حەڵقەی 5 کۆتایی پێدێنین دواتر پاش کەمێکی کردلانی هەوڵدەین زۆر باش زۆر سپاس دەست خۆش.